لە کەرکووک هاوڵاتیانی گەڕەچێک یادی هەڵدانی خێمەیەک ئەکەنەوە. سوپای تورکیا یەکەم هێرشی لە ساڵی نوێ لە زاخۆ ئەنجامدا و دوو ئۆتۆمبیلی هاوڵاتیەکی کردە ئامانج. هەولێریش دەیەوێت لە ڕێگەی دروستکردنی کۆبۆنێک چارەسەری کێشەی غاز بکات. سڵاوتان لێبێت. لە گەڕەکی نەورۆزی شاری کەرکووک ساڵیادی هەڵدانی خێمەیەک کرایەوە. خێمەکە لەلایەن هاوڵاتیانی ئەم گەڕەکە بە شوێنی ناڕەزایی دەربڕین و داواکردنەوەی مافەکانیان وەسف کراوە. ناڕەزایی دەربڕینیان لە بەرامبەر داگیرکردنی پێنج لە خانوەکانیان لەلایەن سوپای عێراقەوە بوو. ساڵی پار سوپای عێراق خەڵی کوتاوەتە سەر ئەو گەڕەکەی کەرکووک و دەستی بەسەر پێنج خانوو داگرتووە بە هاوڵاتیەکانیشی وتووە ئەمانە مڵکی وەزارەتی بەرگری عێراقن بۆ ئەفسەرانی ئەو وەزارەتە دروستکراون بۆیە ئێوە مافی ئەوەتان نییە لێی دابنیشن. ئەمڕۆ 2/1/2024 دانیشتوانی ئەو گەڕەکە جارێکی دیکە لەژێر ئەو خێمەیە گرت بوونەوە داوایان کرد کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. عەبدوڕەحمان بازەڵان نوێنەری دانیشتوانی گەڕەکی نەورۆز بە 1964 وت لە ساڵی پارەوە بڕیاری ئەوەمان داوە کە لێرە ناڕۆین ئەژنۆی خۆمان بەستاوەتەوە و چۆڵیشی ناکەین. هەولێر چارەسەرکردنی قەیرانی غازی ماڵان بە دروستکردنی کۆبۆنێک دەکات کە کۆبوونەکە بە سەر ماڵان دابەش دەکرێت و بۆ ئەوەی مانگانە بتوانن دوو دانە غازی پێوەربگرن. پارێزگاری هەولێر ئەم پلانەی جێبەجێ کردووە و پێی بە هەر خێزانێک لە شارەکەی لە مانجێکدا پێویستی بە تەنیا دوو بوتڵ غاز دەبێت. دەشڵێت هەر خانەوادەیەکیش پێویستی بەلەوە زیاتر بوو دەتوانێت غاز بە نرخی بازرگانی بکڕێت. هەر بۆ غاز نابەڵکو و پلانی پارێزگاری هەولێر ئەوەیە ئەم ساڵ سەرجەم سوتەمەنیەکانی غاز نەوت و بنزینی پاڵپشتی کراو بکەنە کۆبۆنێکی ئەلکترۆنی بۆ ئەوەی سەرجەم هاونیشتیمانیان بتوانن بە شێوێکی دادپەروەرانە لی سوودمەند بن. لە سلێمانی وا بڵاو کرایەوە کە شۆفێری تەکسیەک لە ناو ئۆتۆمبیلەکەیدا بە مردووی دۆزرابێتەوە. ئەمە تەنیا دەنگۆ بوو، بەڵام کاتێک پەیامنێری 1964 لە سلێمانی بەدوای دادەچێت دەردەکەوێت ڕووداوەکە لە نزیک گەراجی بازیان ڕوویداوە. شۆفێرەکە تەندروستی تێک ئەچێت و ئۆتۆمبیلەکەی لا ئەداتە لایەکی شەقامەکە. سەرچاوێک لە تەندروستی سلێمانی بە 1964 وت نیوەڕۆی ئەمڕۆ هاوڵاتیەک لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆی بە مردووی دۆزراوەتەوە. باسی لەوەش کرد هاوڵاتیەکە لە هۆش خۆی چووە و دوای ئەوەی تیمەکانی فریاگوزاری گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە هاوڵاتیەکە گیانی لەدەستداوە. تەرمی هاوڵاتیەکەش ئێستا لە پزیشکی دادیە و کەسوکاریشی چوونەتە ئەوێ، بەڵام کەسیان ئامادە نەبوون قسە لەسەر هۆکاری مردنەکەی بکەن. لە دوێنێ شەوەوە هەواڵی هێرشکردنی سەر دوو ئۆتۆمبیلی هاوڵاتیەک لە سنووری قەزای باتیفا لە زاخۆ بڵاو بۆتەوە، بەڵام وردەکاری ئەو هێرشە باس نەکرابوو کە لەلایەن شێوە هێرشەکە ئەنجام درراوە. 1964 پەیوەندی بە کامەران مەلا عوسمان ڕێخەری تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکی کرد. ئەویش ئاشکرای کرد کە هێرشەکە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە لە گوندی ئاڤێیان ئەنجام دراوە. ئەم هێرشەی سوپای تورکیا لە ساڵی نوێیە دەبێتە یەکەمین هێرشکە ئەنجامی بدەن. کامەران ئەڵێت بەهۆی هێرشەکەەوە دوو ئۆتۆمبیلی هاوڵاتیەک بە تەواوی تێکشکاون، هێرشەکەش لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە ئەنجام درراوە. هەر لەگەڵ هێرشەکەش زیان بە خانووی هاوڵاتیەکیش گەیشتووە. بەم زستانە کێشەی بێئاوی ڕووی لە دوو قەزای هەولێر کردووە. یەکەمیان قەزای شەقلاوایە، دووهەمیشیان قەزای پیرمامە. هۆکارەکەشیان ئەوەیە کە پرۆژەی ئاوی قەندیل کێشەی کارەبایی هەیە. کێشەکە وای کردووە کە نەتوانێت خەزانەکانی ئاوی ئەم پرۆژەیە پڕ بکرێن و بۆ ئەوەی دابەشی سەر هەردوو قەزاکە بکرێت. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی شەقلاوە بە 1964 وت ماوەی 3 ڕۆژە بێ ئاون. لەبەر ئەوەی وەرزەکە زستان و ساردە ئەوەندە کاریگەریان لەسەر نەبووە، بەڵام ئەڵێ ئەگەر لەم ڕۆ زیاتر ئەو بێ ئاویە درێژە بچێشێت تووشی قەیرانی ئاو ئەبین بۆ دابەشکردن لەسەر هاوبەشەکانی ئاو. لە پیرمامیش بە هەمان شێوە ئەو کێشەیە هەیە، لەبەر ئەوەی هەردوو قەزاکە پشتیان بە پرۆژەی ئاوی قەندیل بەستووە بۆ ئەوەی کە دابەشی سەر هاوبەشەکانی بکرێت. ئەوەشتان بیر بێنمەوە هەر ئەمڕۆ لە پیرمام ڕووداوێکی هاتوچۆی سەخت ڕۆیدا، بەڵام خۆشبەختانە زیانی گیانی ئەو تۆی نەبوو کە گیانە دەستدانی لێ بکەوێتەوە. تەنها دوو بریندار هەبوو. پەیوەندیمان بە دکتۆر کامەران عومەر کرد بەڕێوەبەری نەخۆشخانەی پیرمام، ئەوتی
کە یەکێک لە بریندارەکان بە پێی خۆی گەڕاوەتەوە ماڵەوە و ئەوەی دووەمیشیان لەژێر چاودێری تەندروستیدایە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.